أما بعد السلام عليكم ورحمة الله وبركاته. إيمان داراني بريس خواي قورا عبادتي مانجي رمضاني فيروز ده همولا يكمان وربقري خواي قورا يرمتي همولا يكمان بدا بوتوا كردني أمانجا فيروزة بوشواني قدر بمان تيليتو ولشمان صاغ بكا وروها داوكارين لپروردگار مانگی رمضان كاتمارنگي مانگی خير وبركة بهم ولايكمان ولمردو كان مانش خوش به اللهم آمين. إيمان دارانو مسلماناني خوشويست لو تاري امرودا معلومي جنابتانا امرو هجدي رمضان برو كوتاي مانگي رمضاني فيروز دچين أبي آقامان ليبي أم دشو أم دروجي آخير دي ئەجر و پاداشتی یەکجا زۆری تایە لەم هەژدەی کە ڕۆیشتووە بە سەرماندا بچینە خزمەتی پێغەمبەری نازدار صلى الله عليه وسلم. كان النبي عليه الصلاة والسلام أحيا الليلة العشر من الرمضان. پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم دەشەوی مانگی ڕەمەزانی پیرۆز تایبەتمەندیەکی تایبەت بوو لای پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم. ئەو دەشەوە تەنانەت ناچووە ماڵ ناچوە لای خێزانەکانی بەڵکو لە مەزگەوتەکە دەمامەوە و دەما ئەمەوە بڵێن عیبادەتی دەکرد. ئەمە خۆی ئەمجا وەئەیقەض ئەهلە ماڵەکەیشی خێزان و ماڵ و مناڵی هەڵ ئەسانەوە یوت عیبادەتکەن. ئەم دەشەوە کە شەوی خەو نییە بەڵکو شەوی عیبادەتە. پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم هانی خۆی و ماڵ و مناڵ و ئەسحاب و یاوەرانیش ئەدا چونکە ئەفەرمن پێغەمبەری خوا لەم دەشەوە ئەو عیبادەتەی کردووە لە هیچ کاتێکی تردا نەمان بینیوە پێغەمبەری نازدار صلى الله عليه وسلم ئەوەنە عیبادەت بکە. ئەو پێغەمبەرەی کە گوناحی پێش و پاشی خوای گەورە لێی خۆش بووە. ئەبێ من و توی ئیماندار چی بکەین؟ إذا كان ليلة القدر أفرمي أنس رضا الله ورحمة خوای لێبێ هەرچی کاتێ لەیلة القدر هات ئەو کاتە جبرائیل عليه السلام جار ئەدا بە مەلایکەکان هەموویان بێنە ڕێوە ويصلون على كل قائم كل عبد قائم أو قاعد يذكر الله. ئەم مەلایکانە خوای گەورە ئەمریان پێ ئەکا سڵاوات بدەن بە دیاری ئەو کەسانەی کە بە پێوە کە بە دانیشتنەوە یادی خواکەن. هەموو مەلایکەکانی سەر زەوی لەم دەشەوادا کە لەیلەتول قەدر تێ ناوی تۆ لە حەوتەبەقەی ئاسمانە هەتا ئەگەیەتە دیوانی خوا بەڵام بەمەرجێ یادی خوا بکەی. ئیتر نوێژەکەی ڕۆژت گرتووە وەشەوەڵین نوێژەکەی قورئانە خوێنی ذکرەکەی هەرچی ناوی ذکری خوای پەروەردگار بێ. ئەمجا دوایەوە فەئیذا کانە یەوم لە پاش ئەمەش ئێمە لە پاشی ڕەمەزان کە تەواو دەبێ خوای گەورە جایزەی داناوە. ئەو جایزەش ئەوەیە لە هەموو ئەو کەسانەی کە عیبادەتیان کردووە لە مانگی ڕەمەزانی پیرۆز ڕۆژەکەیان بە جوانی گرتووە شەو نوێژی و لەیلەتول قەدر بە جوانیان کردووە ڕۆژی جەژن هەمووی پاداش دەدرێتەوە. خوای گەورە قەڵەمی عەفو دێتە سەر تاوانی ئەم کەسانە لە پێش و پاشی گوناحەکانی هەمووی خۆش دەبێ وەک ئەوەی لەدایک دەبێ. پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ئەفەرمێ إذا كان ليلة القدر أفرمي لهاتوي بن عباس أفرمي أقل ليلة القدر هات الذي هم ساكن سدرة المنتهى أفرمي ومنهم جبريل الليلة سدرة المنتهى كجبريل نيتواني بچێتە سەرەوە پێغەمبەری خوا چوو لە ئیسرا و میعراج دا. ئەم مەلایکانە دێنە خوارەوە لەوێ دێن سێ ئاڵایان پێ لە شەوی قەدرە لە شەوانی قەدرە سێ ئاڵایان پێیە. ئاڵایەکیان لەسەر ئەو ماڵە پیرۆزەی کە مەکەیە ئەی چەقێنن واتە کۆمەڵێکی مەلایکە لەوێ بڵاو دەبنەوە. دووەمیان ئەچن بۆ بەیت المەقدس قودس لەوێش کۆمەڵێ مەلایکە و ئاڵایەکیان پێ لێش دەبن. و ئەمجا پێسێم مزگەوتی پێغەمبەر واتە مەکە و مەدینە لەوێش ئاڵایەکیان پێ لێش دایدەنن. ئەو کاتە مەلائیکە بە هەموو شوێنیا تەشەنە ئەکا. ئەممەنە سەر زەوی پڕ دەبێت لە مەلائیکە ئێمە نایبینین. پێغەمبەری خوا ئەفەرمێ ئەگە مرۆڤ بینایە بە پەنجە ڕێ ئەکرد بە پەنجە نوک پەنجە
نەکواپا بناتە شوێنێکی و ئازارێکی مەلایکەدا ئەمەنە پڕ ئەبێ سەر زەوی مەلایکان خوای گەورەی عازیان پێدە هەمویان دێنە سەر زەوی بۆ شاید بوونی من و تۆ بزان لەم شەوانەدا ئێمە چی دەکەیت ئەمجا ئەفەرمێ لە دوای ئەوە ئەفەرمێ کە وەلیواء على طور سیناء ئاڵایەکی تریانش پێیە لە تووری سینا لەوێ هەڵی دەکەن لا تدع فيها مؤمن ولا مؤمنة لەو کاتەدا هەر کەسێ دوعایەک دەکا و سەلامێکی لێ دەکەن ئەوان هەر لە ئیماندارێک سەلامێک دەکەن و لە هەر موسڵمانێک دوعایەکی بۆ دەکەن ئیلا ئەمانە نەبێت ئەو کەسانە کێن ئەفەرمێ ئیلا ئەو کەسەی کە بەردەوامە لە ڕەمەزان شەها عەرەق دەخوا مەلایکە نەدوعای بۆکە نەشەفاعەتی بۆ ئەوکە دووەمیان ئەفەرمێ ئەو کەسانەی کە گۆشتی بەرازە خۆن سێمیان ئەوانش کە ئەو شتانەی کە حرام دەکەن بەردەوامن لە حرام هەتا ئێستاش لە مانگی ڕەمەزانە نەگەڕانەتەوە ئەمانە نەبێ باقی ئەمانە ئەوان سەلامیان لێ دەکەن و دوعای خێریان بۆ دەکەن ئەگەر دەتەماشا بکەین خوای پەروەردگار لەم مانگە پیرۆزات چی دەستکەوتێکی داو بە ئێمە ئیمانداران قورئان ئەفەرمێ پەروەردگار گفتوگۆمان لەگەڵ ئەکا لە ڕێگەی خۆشەویستەکەیەوە کە پێغەمبەری نازدارە صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئینا ئەنزەلناه فی لەیلة القەدر ئەزانن لەیلة القەدر کە دابەزیوە چی دابەزیوە قورئان لە لەوحی مەحفوظ بووە لای خوای پەروەردگار چی کاتی هاتووەتە سەر سەمای دنیا یەکەم سەما یەکەم ئاسمانی یەکەم لە شەوانی قەدر هاتووە هەموو قورئان نازڵ بووە بۆ یەکەم ئاسمانی دنیا پاشان بە تەمەنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم 63 ساڵە بە تەمەنی لە بیدایەی وەحی هەتا کۆتایی ژیانی ئەوەنە دابەزیوە لە ئاسمانی یەکەم بۆ پێغەمبەری خوا و بۆ ئومەتەکەی بۆ خەڵکی کەواتە یەکێ لە گەورەکانی لەیلة القەدرە لەو شەوە قورئان لای جەل جەلاله دابەزیوە هەتا ئاسمانی یەکەم ئەمجا ئەفەرمێ إنا أنزلناه في ليلة القدر يعني أفرمي إنا أنزلناه في ليلة مباركة أو شو زور مباركة لا يفرودقار زور قورية بي علماء فرمو يعني أو شوية أوي حكمت بإخواي قوري لو شوا دايدنا أوي قوري بي لو شوا دصدكوي إنسان إيمان دار أفرمي القدر بمعنى الشرف والتعظيم فرمو يعني بمعنى التقدير والقضاء شوي قدر شوي قورية شوي شرف منده هر کەسێ لەو شەوەدا عیبادەت بکە لای خوای گەورە ڕێزی تایبەتی هەیە ئەو شەوە هەمووی دەنووسرێتەوە هەتا ساڵەکەی تر لە قەدەری خوا چی هەیە دەنووسرێتەوە قەضا و قەدەر هەرچیە خوای پەروەردگار لەو شەوە دەینووسێتەوە ئەمجا فەرموویانە القەدەر بمعنى ئەوەیە هەتا ساڵەکەی تر خوای گەورە هەرچیە لە بوونەوەردا پەروەردگار دەینووسێتەوە ئەمجا وتویانە لەیلة القەدر ئەوەیە کەوا هەرچی هەیە لەم ساڵەدا خوای گەورە هەمووی بە چاکە و بە خراپە دیاری دەکا بۆ مرۆڤەکان هەر کەسێ بە ئەندازەی خۆی ئەمجا وليلة القدر إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر تماشاك بپیغمبری خوا فرمي صلى الله عليه وسلم پیغمبرکی الله أي محمد تو أزاني ليلة القدر چیه يعني پیغمبری خواش نازاني ليلة القدر چیه يعني پیغمبرانش نازانن ليلة القدر چیه يعني ملائكة كانش نازانن ليلة القدر چیه كاتي دا أبزنا سرزوي جل جلاله بس خوي دزاني شون روجو پیغمبر أفرمي أخواي قورا الحديثي قدسية أي محمد بأمتكت راقينا بمسلمانان راقينا با ڕۆژوو بگرن ڕۆژوو ئەندازەی نییە لە خێردا دیاری نەکراوە هیچ پێغەمبەرێک نازانێ و هیچ مەلایکەیەک نازانێ ئەجر و پاداشتی ڕۆژوو چییە قڕ بەسەر ئەوانەی لە ڕەمەزانە بە ڕۆژوو نین قڕ بەسەر ئەوانەی لە ڕەمەزانە دێ و خەجاڵەت دەبن قڕ بەسەر ئەو کەسانەی هەتا ئێستا تەوبەیان نەکردووە ئەبێ لە دیوانی خوادا چی بڵێن ئەبێ ئەم پاداشتە گەورەیە چۆن لە دەستی خۆیان بدەن ئەبێ ئەم ڕۆژوەی کە من و تۆ دەیگرین بڕواتان هەبێ ئەجر و پاداشتێکێ لە هیچ مێشکی ئێمەدا هەر قەناعەت ناکرێ پێغەمبەران ئەگەر نەزانێ من و تۆ بێ چی بین ئەبێ ڕۆژەکانمان زۆر محکەم کەین زۆر چاکی کەین
زۆر بۆ خوا سوڵحاو بین بیسەلمێنین ئەم دەشەوە کە ئێمە بەندەی خوین بپاڕێنەوەک منداڵ بگرین لە دیوانی خوادا لەبەردەستی خوادا بڵین خوایە ناڕۆینەوە هەتا لێمان ڕازی نەبی لە ماڵەکانی تۆ لە ماڵی خۆمدا هەتا لە من لە ماڵم لە مناڵم لە مردوم لە خزمم لە قەومم لە وڵاتم لێم خۆش نەبی خوایە دەرگاکەت لێبەر نادەم ئەبێ ئاوا عیبادەت بکەی بەو نەفەسە بێنە ئەوەی کە ئەم دەشەوە ئێمە عیبادەت بکەین نەک بەوە بێ ئێمە لە کۆڵمان بێتەوە ئەم دەشەوە نە ئەم دەشەوە شەوی غوفرانە شەوێکە خوا لێت خۆشە بێ چنێ خۆشە تۆ لە نوێژەکانە ڕاوەستی جل جەلالو لە حەوتە بەقەی ئاسمانە و تەماشا دەکا هەموو بەندەکانی لە ماڵەکانی خوا عیبادەت دەکەن مرۆڤی وامان هەیە دڵی ئەکوڵێوە گیری لە دیوانی خوادا بە چاویدا فرمێز دێتە خوارەوە ئەوش وعدی داوە خوا گیان هەر چاوێ گریانی پێبێ ئاگری جەهەنەم نایستێنێ هەر جەستەی هیلاک بێ ئاگری جەهەنەم نایستێنێ هەر جەستەی ڕوو بکە لە وەجی خوای گەورە نایستێنێ ئیمانداران ئێمە عیبادەتێک دەکەین بڕاستی گەورەترین عیبادەتە ئەبێ بزانین ڕۆژوو یعنی چی ئەگە بزانین شەو نوێژی یعنی چی ئەبێ بزانین لەیلەتل قەدری ئەمە چینە خزمەتی کێ لەگەڵ کیا گفتوگۆ دەکەین کاتێک قورئانەکەیتەوە جەلە جەلالو لە حەوتە بەقەی ئاسمانەوە تەماشای هەموو بەندەکانی دەکا تەماشا هەر لاپەڕێ هەموو ڕۆژە جوزێ قورئان دەخوێنی قورئانەکەت دەکەیتەوە تەماشاکە بێنە بەرخوا بێنە بەرچاوی خۆت ئێستا ئەم قورئانە دەکەیتەوە جەلە جەلالو لە حەوتە بەقەی ئاسمان و تەماشای تو دەکە ئەبێ تو بەچی خوشوعێک و قورئان بخوێنی چۆن گیانت موچرکە ناکە چۆن گریانت نایە بەندەیەکی وەک من و تۆ زەعیف گونەحبار تاوانبار بەربەخت و داماو ئەو خوای پەروەردگارە بە عەزەمەتی خۆی تەماشای من و تۆ بکە ئەبێ ئێمە چی بین لە دیوانی خوادا بۆی ئیمانداران ئەبێ ئێمە ئاوا مشتاقی دیداری خوا بین چونکە ئەو کاتە خوای گەورە ڕەحممان پێ دەکا ئیمانداران و خۆشەویستان ئەفەرمنش ليلة القدر خير من 1000 شهر أما رحمته 82 ساڵ لتمنت يكشو تماشاكا يكشو ئەگە ئینسانێ یەک ساڵ بژی لە دنیادا یەک شەوی بەیلەیلەتل قەدری بەرکەوێ لە ساڵێ لە ساڵەکاندا 82 ساڵ ئەخرێتە سەر تەمەنی لە عیبادەت هەمووی دەنووسرێ ئەم پیاوە 82 ساڵ عیبادەتی کردو لە 1000 مانگ چی ئەجر و پاداشتێکە تەمەنی ئەمە زۆر کورتە 50 ساڵ 6 ساڵ 7 ساڵ ما بين 60 و 70 كما قال النبي عليه الصلاة والسلام 6 بۆ 7 ئەمەی هاوردووە خوای گەورە بۆی تەمەنمان زیاد بکە بۆی عیبادەتمان زیاد بێ ئیمانداران و خۆشەویستان ئەگە بڕۆین شەوە سێرکەین لە پاش ئەمە پەروەردگار کە دەفەرمێت تتنزل الملائكة ملائكەکان دائەبەزن والروح جبريل عليه السلام بإذن ربهم من كل أمر بإذن خواي پروردگار سلام هي حتى مطلع الفجر پیغمبر خوا فرمی عليه الصلاة والسلام كدا بزي مبستي بركته مبستي رحمته دنيا وايلي دي دنيا مضيقة أبي واتا دنيا حركة لناويدا جولانا ولا ناويدا أمد شوا وايلي دي قلب بالغ دبي بو أفرمن علماء أفرمن ملائكي زور دا أمنا ملائكة لسر زويا وانا بشرنية لسر زويا أمنا ملائكة لسر زوي دايا زوريني ملائكة أسمان هموي دا أبزي لسر زوي لقل جبريل عليه السلام أما دا أبزن بو أوي شايتي بدن أم جادوايا وأفرمي سلام هي حتى مطلع الفجر سلام إخوائك لنا وقوركان إخوائي سلام مبستي أويا كأفرمن علماء أنا أفرمن دو جانبي هي جانبك أويا للتعظيم والتكريم والتشريف فرميانه وجانبك ترش أويا السلام أويا خواي قوراب جبريل أفرمي أي جبريل سلامي من رابقين بأمتي محمد صلى الله عليه وسلم خواي قورا جل جلاله سلامك بتاكي أمتي في غمري خوا صلى الله عليه وسلم سلام يعني آشتي يعني تبايي يعني دلباكي يعني سمباكي يعني دور لغش دور لفيل دور لحقد دور لبغض استخلكي وامانيها بالروجو كوتاي رمضان تاو دبي يك روجي بودان سري ايمان داران ورياب لو كسا نبن خلكي وامانيها بالروجو بس برسي دبي بس تيني دبي خوا ايمي ناوي برسي وتيني من بي خوا ايماني اوي ليما
خوای گەورە ئەوێ ئەندامەکانمان هەمووی بە ڕۆژوو بێ، خوای گەورە ئەوێ سنگە پاکەکەمان تەسلیمی خوا بکەین، ئەوانەی لە دڵیان لە سنگیانە غەشەیە، فێڵەیە، حەقدەیە، بوغضەیە، وریای خۆیان بن. تەسیل لە ڕۆژەکانیانەکە ئیمان کۆ نابێتەوە لە دڵێکا لەگەڵ ئەمانەدا، ئیمان لەگەڵ حەسوودیە کۆ نابێتەوە، ئیمان لەگەڵ حەقدا کۆ نابێتەوە، ئیمان کۆ نابێتەوە لەسەر خراپە لە دڵە. خوا تەماشای سنگمانەکە، دڵمانەکە. ئێستا من گەرێ لەوێ لایەوە زۆر معجەب بن، جامانیەک و کڵاوێک و مێزەرێک و شوێنێکی پیرۆز، بەس بەوە نییە، بەس بەوە نییە، بەخوا بەخوا بەو سێنگە پاکەیە خوایەتی. ئەزانن جەهەنم بە کێ گەرمەکرێ، بەیەکێ لەوانە عالمان، ئەوانەی کە قسە بۆ خەڵکەکەن، ئەیەکێ لەوانە قورئان خوێنەکان، ئەوانەی دڵیان خۆشە، یەکێ لەوانە شەهیدەکان، چونکە بۆ سنگیان پاک نەبوو، چونکە ڕاستیان نەکرد لەگەڵ خوایە، لە دەرەوە بوو بەڵام دڵیان بۆ خوا نەبوو. ئەبێ ئیمانداران سنگمان زۆر پاکەینەوە، هەموو شتێ بخەینە ولاوە بۆی عیبادەتەکانمان قبوڵ بێ. ئەو کاتە پەروەردگار لێمان وەرەگرێ. ئەگە تەماشاشکەن وتیانە ئەو کاتەوا بوو خوا نورێکت پێ ئەدا لە دڵە، ئەو کاتەوا بوو خوا نورێکت پێ ئەدا لە ڕۆژی قیامەتە، ئەو کاتەوا بوو خوای گەورە لە هەموو ڕێگاکانە نورێکت پێ ئەدا، ڕێگەی چاکە دەدۆزیتەوە. بۆی علەمایان و زانایان فەرمویانە ئەمجا لە ئاخیرا فەرمێ یا ئومەتە محەممەد صلى الله عليه وسلم، ئەمجا فەرمن لە کۆتایی ڕەمەزانە جبریل عليه السلام ئەی ئومەتی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم بڕۆن بۆ لای خوای پەروەردگار، بۆ لای ئەو پەروەردگارەی کەریمە، بۆ لای ئەو پەروەردگارەی کە ڕەحیمە، بۆ لای ئەو پەروەردگارەی لە هەموو گوناحەکان خۆش دەبێت. بەوە ڕاناوەستێ پەروەردگار چیمان بۆ داکا ئیمانداران. خوای گەورە ئەمەنە بە ڕەحمە، خوای گەورە ئەفەرمێ جبریل مەلائیکەکان ئومەتی محەممەد ئەوانەی ڕۆژوویان گرتووە، ئەوانەی بە ڕۆژوو بوون، ئەوە ئێوە شاید بن، ئەوە من هەرچی چاکەیان کردووە لیانم وەرگردووە و دامناوە، بە 700 بەسەرەوە لیان وەردەگرم، پاشانش ئێوە شاید بن هەرچی گوناح و تاوانیان کردووە لێیان خۆش دەبم، بەڵام ئێوە بزانن سێهەمیانش ئەجر و پاداشیان ئەو گوناح و تاوانیش کردویانە، هەمووی دەکەمە حەسەنات و خێر بەیان. ئەمە موژدەی خوای گەورەیە بە ئێمە ئیمانداران خۆشەویستان. ڕەمەزان لەیلەتە قەدر ئەمەمان پێڵێ، چونکە ئەبێ وریای خۆمان بین، ئەبێ ئینسان ئیماندار و بڕوادار خۆمان هەڵکەین چۆن پێغەمبەری گیان عەلەیهی سەڵات وەسەلام خۆی هەڵکردووە، بەڵام لەگەڵ ئەوەشدا لە فکرتان نەچێ خۆمان بپارێزین، لەگەڵ ئەوەشدا ڕێنمایە تەندروستەکان بە گوێرەی توانە بتوانین هەر کەسێ بۆ خۆمان جێبەجێیکەین، بۆ سەحەتی خۆمان، بۆ عیبادەتی خۆمان نەکەینە تەهلوکەوە. ئیمانداران خەڵکێک هەیە تێت بۆ تەراویح خێری ناگا، خەڵکێک هەیە ڕۆژوو ئەگرێ خێری ناگا، لەوەیە ئەم قسەی من عەجایب بێ لای تۆ، چۆنە بێ ڕۆژوو بگرێ خێری نەگا، چۆنە بێ عیبادەت کا خێری نەگا، چۆن خێری ناگا لەبەرەوەی بەڵکو شەڕێکی ئەگا. ئەو کەسانە کێن کە ڕۆژوو دەگرن شەڕیان نەگا؟ ئەو کەسانە ئەوەن کە دکتۆری ئیزنیانی داوە ناتوانن، دکتۆر وتێتی ڕۆژوو مەگرە، بەڵام دکتۆرێکی لە خوا ترس، بەڵام دکتۆرێکی لە خوا ترس وتێتی ڕۆژوو بگری بۆ سیحەت خراپە، ڕۆژوو بگری تو خێرە دەست ناکەوێ. خوای گەورە قەت نەیوتووە بەندە ئەزیەتی خۆی بدا. ئێکێ لەوانەیە ئەوانەی کەوا دێن بۆ تەراویح خێران ناگا، ئەوانەی کە نەخۆشن، ئەوانەی کە نەخۆشی کۆرۆنایان گرتووە زرمەی کۆکەیان دێ، مسلمانان دەترسێنن، تەنگە نەفەسە بن، نابێ بشنە قەڵەباڵغی، چونکە ئەبێ وریابین. ئێمە کاتێ خۆمان وا قەرار نەدەین، تۆ ئەگەر بزانی نەخۆشی 100% نەخۆشی هاتیتە قەڵەباڵغێ، کەسێ بە بۆنەی تۆ گردی، بە بۆنەی تۆ مرد، تۆ کەمتەر خەم بووی، وریابە لە دیوانی خۆیدا تۆ قاتلی، لە دیوانی خوادا تۆ قاتلی، چونکە تۆ سەبەب بووی. ئەبێ وریابی ئیمانداران. ئەمەش مانای ئەوە نییە خۆپارێزی ئەکەین و پشت بەخوا دەبەستین. ئەنا خوای گەورە نەجاتمان نادا، هیچ کەسێک نییە و هیچ شتێک نییە نەجاتمان بدا، بەڵام لەگەڵ ئەمەدا ڕێنمایی تەندروستی بەڵێ شتێکی شەرعیە و شتێکی ژیانیشە، ئەبێ هەمومان پابەند بین، چونکە شتێکی چاکە بۆ هەموو لایەکمان. خوای گەورە ڕەحم بە مولایەکمان بکە، عاقبەت خێرمان بکە، لەشمان ساختە، عیبادەتمان لێ قبوڵ بکە.